پەتایە کە ئێستا بوونی هەیە بەداخەوە خۆتان ئاگادارن کە ئێستا بەهۆی وەرزێکی تری ڤایرۆسی کۆرۆنا یاخود بڵاوبوونەوەی ئەم پەتا و ڤایرۆسە بەداخەوە زۆرینەی زۆری محازەڕەکان بووە بە شێوازی ئۆنلاین. هیوادارم ئێوەی بەڕێزیش جوین من لەگەڵ کلاسەکانە، هیوادارم چالاکیتان هەبێت بۆ بەردەوام بن بە دڵنیاییەوە ئینشاڵڵا ئەوەی کە ئێمە بۆ ئەم سمیستەرە ئامادەیە بە نسبەت پەترۆلیوم ئیکۆنۆمیک هیوادارم بتوانن بە شێوازێکی باش سوود لە مادەکە وەربگرن ببێتە دەرفەتێکی باش ببێ بە مۆدیۆڵێک بۆ ئەوەی کە ئێوە لە داهاتووە کادرێکی باش یا کارمەندێکی باشتان لێ دەربچێت و شارەزایکی تەواوتان لە ئابووری نەوتە هەبێت یاخود چۆن بتوانیت نەوت وەکو سلعەیەکی اقتصادی مامەڵی لەگەڵا بکرێت و ئەمەش باگراوندێکی باش بێت بۆ ئێوەی بەڕێز. بێگومان ئێوە هەمووتان نەزانن کە ئەمڕۆ یەکێک لەو فێڵدە گرنگانە یاخود یەکێک لەو سێکتەرە گرنگانی کە ئەمڕۆ لە زۆرینەی زۆری وڵاتانی دنیا زۆرترین فۆکسی لەسرە هەمووتان نەزانن سێکتەری وزەیە. بە دڵنیاییەوە سێکتەری وزە بووە بە فاکتەرێک کە ئەبینیت چەندین ئایکۆنی گرنگی بازار و زۆربەی زۆری بازارە نێودەوڵەتەکان چ لەسەر ئاستی ناوخۆی بێت چ لەسەر ئاستی دەرەکی بێت ئەبینی ئەمڕۆ زۆرترین هەڵپاکن بۆ ئەوی دەستیان بگات بە سێکتەری وزە لە هەر کون و قوژبنێکی دنیا بێت. بە دڵنیاییەوە سێکتەری وزەش لە ناو سێکتەری وزەیە چ نەوت بێت یاخود چ گاز بێت. ئێمە بە شێوازێکی گشتی باز لە نەوتەکەین، باز لە گرێبەستە نەوتیەکانەکەین بۆ حکوومەتەکان لە دنیاەوە، باز لە هەڵکشان و داکشانەکانی نرخەکەین لە دنیا، باز لەو فاکتەراناکەین کە تەسیراتی ڕاستە و خۆی هەیە لەسەر بە بازارکردنی نەوت، تەسیراتی ڕاستن خۆی هەیە لەسەر ئەوەی کە ئایا چۆن نەوت ئەبێت بە سلعەیەکی اقتصادی و یاخود سلعەیەکی ئابووری و لە کۆتاییشە ئەم سێکتەر یاخود ئەم فاکتەرە گرنگە ئەبێت بە هۆکارێک بۆ ئەوەی کە زۆر جار خۆشگوزەرانی بۆ زۆرێک لە وڵاتانی دنیای بێنێت، زۆر جاریش ئەبێت بە فاکتەرێکە ئەبێتە هۆی بژانەوەی سەر لەبەری ئابووری لە زۆرێک لە دەوڵەتانی دنیاە. بەڕێزان طبعاً هەمووتان نەزانن عێراق و هەرێمی کوردستانیش یەکێکە لەو دەوڵەتانی کە لەسەر ئاستی بازاری نێودەوڵەتی بە شێوازێکی سەرەکی پشت بە سێکتەری وزا بەستێت و بە شێوازێکی سەرەکی داهاتە نەوتیەکە یاخود ئەو داهاتە گشتیانەی کە لەم وڵاتەیە هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستانە هەیە بە شێوازێکی سەرەکی پشت بە داهاتە نەوتیەکانە بەستێت. کەواتە ئەوەی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بودجە پێگەێنێت بریتیە لە فرۆشتنی یاخود بریتیە لەو داهاتە نەوتیانەی کە ئەگەڕێتەوە ناوخۆی وڵاتەکەی ئێمە. کەواتە نەود لە وڵاتی ئێمە بە شێوازێکی سەرەکی سەپۆرتی هەموو سێکتەرەکانی تری ئابووری ئەکات. کەواتە نەود فاکتەرێکە بۆ ئەوەی کە ژێرخانی ئابووری و سەرخانی ئابووری لە وڵاتەکەی ئێمە پشتی پێ ببەستێت. ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی گشتی باز لە حەق لە نەوتێ جیاوازەکانەکەین، باز لە ئەم کانزا گرنگاکەین کە هەرێمی کوردستان و عێراقیش پشتی پێبەستێت، باز لەواکەین ئایا نەوت لەکوێی دنیا هەیە، ئایا نەوت ئەو فاکتەرانە چیە کە کاریگەری لەسەر نرخەکان هەیە، ئایا نەوت ئایا تا چەند ئەبێت ئەکرێت ببێت بە هۆکارێک بۆ ئەوەی کە سوودی بۆ دەوڵەت و سوودی بۆ ئابووریەکەمان هەبێت. طبعاً هەمووتان نەزانن لە چاپتەریەکە وەکو بەڕێستان ئاگادارن هەموو چاپتەرەکان لە گوگل کلاس ڕوومدانراوە لەگەڵ ئەکادمی کالێندەر و هەموو ئەوەی کە پێویستە بە نسبەت ئەم مۆدێڵەوە. بەڕێزان طبعاً لە پێش هەموو شتێکە وەک لە پاورپۆینتەکانە ئاماژەی پێکراوە تەماشاکەی بۆ هەڵسەنگاندنی نەوت یاخود وەکو منڕاڵس وەکو کانزایەک لەکوێی دنیا هەیە و چۆن مامەڵەی لەگەڵاکرێ. ئەوەی کە لە پاورپۆینتەکانە minerals are found only in certain favored place. There is no question of locating mine anywhere else except where it's found commercial quantities. کەواتە بە شێوازێکی گشتی ئەم کانزایە کە مینڕاڵسی پێوترێ لە دنیا لە شوێنێکی دیاریکراو نییە، ئەوە نییە بڵێ شوێنەکان دیاریکراوە. کەواتە هەموو کون و قژبنێک لە هەر شوێنێکی دنیا هەبێت گریمانەی ئەوەی لێکرێت
کە خاوەن ئەم کانزایە بێت ئایا وەک تەماشاکە لە ناوڕاستی دەریایە یاخود لە بیابانێکا بێت یاخود لە هەر شوێنێکی تر بێت لەسەر زەویە تەماشاکەی ئەشێت یاخود ئەکرێت تۆ لەو خاکەیە بە دوای نەوت بگەڕی. ئێوە بەڕێز ئەزانن لە ئیشی تەکنیکیە ئیشتان کردووە لە مەجای هەڵکەندن و لە مەجای پاڵاوتن و دڵۆپاندنە باگراوندێکی باشتان هەیە وەکو تەماشاکەن لە وێنەکانە یعنی زۆرێک لە وڵاتانی دنیا تەماشاکەی لەناو ئاوە مەسەلەن نەوتیان هەیە مەسەلەن یەکێک لەو دەوڵەتانی کە لەم ساڵانی دوایی ئاماژەی پێکرد کە زۆرترین بانگەشی پێکرد تورکیا بوو کە ئەوەی ڕاگەیان کە لە دەریای سپی ناوەڕاست لە نزیک کەناراوەکانی قوبڕوس ئەوەی ڕاگەیان کە چەندین بیرە نەوتیان دۆزیەوە یاخود چەندین کێڵگەی جیاوازیان دۆزیەوە لە کانزای جۆر بە جۆر لە نەوت و لە گازی سروشتی. تەماشاکەی مەسەلەن لە وڵاتی ئیمارات لە دوبەی لە قەتەر تەماشاکەی ئەمان زۆرترین لە بیابانەکانیان خاوەن چەندین کێڵگەی و حەقلی جیاوازی نەوتین مەسەلەن تا ئێستاش زۆرترین احتیاطاتی نەوت مەسەلەن لە وڵاتی دوبەیە تەماشاکەی لە بیابانە دووردوورەکانیانایە مەسەلەن زۆری تری وڵاتانی دنیا مەسەلەن نەیجیریا یەکێکە لەو دەوڵەتانی کە هەرچی حەق لە نەوتەکانیان هەیە لە وشکانیەکانایە لە کەمتر لە ئاویایە. تەماشای عێراقەکەی عێراق مەسەلەن هەرچی کانزاکان و هەرچی کێڵگە نەوتەکانیان هەیە لە دەشتە چۆڵەکانیان هەیە مەسەلەن لە مەنتیقەی کوردستان لەنە ببورن لە ناوچە جیاوازەکانی کوردستان تەماشاکەی مەسەلەن حەق لە نەوتیەکانیان لە چۆڵەوانەکانە لە دەشتەکانیان لەو شاخانەیە کە مەسەلەن تاوێری بەردینی تێدایە کەواتە ئەتوانین بڵین بە شێوازێکی گشتی minerals are found not only certain favorite place کەواتە بە شێوازێکی گشتی ئەم کانزا بە نرخە یاخود ئەم ئاڵتونە ڕەشەکە ئاڵتونی ڕەشی پێوتێت مەرج نییە لە شوێنێکی دیاری کراوە بێ و بڵێ ئەوە تهدید کراوە تەنیا و تەنیا لەو خاکە دروستە بێت تەنیا و تەنیا لە ناو دەریایە دروستە بێت تەنیا و تەنیا مەسەلەن لە دەشتەکانە دروستە بێت لە بیابانەکانە ئەشێت مەسەلەن لە هەر شوێنێکی دنیا وەگوتمان گریمانەی ئەوەی لێ بکرێت خاوەنی مەسەلەن بیرەنەوت بێ یا خود حەقلی نەوتی بێ یا کێڵگەی نەوتی بێ لە هەر شوێنەکە ئەنیوێر ئەگەر تەماشا بکەن لە هەر شوێنێکا بێت ئەتوانی بیدۆزیتەوە کەواتە بە شێوازێکی گشتی ئەو بڕەکانیش تەنانەت کوانتی کۆمێرشال کوانتی ئەو بڕە بازرگانیە یاخود ئەو بڕێک کە ئەشێت ببێتە هۆکارێک بۆ بازرگانیکردن مەرج نییە مەسەلەن تەنیا مەسەلەن بڵێن لەو ناوچەیە ئەو حەقلە بریتە لە 20,000 بەرمیلی ڕۆژانە تیا ئینتاج کرێت مەسەلەن خۆتانەزان لە هەرێمی کوردستانە مەسەلەن لە کێڵگەی تاو شێمانێ ڕۆژانە زیاتر لە 125 بۆ 130,000 بەرمیل نەوتی ئینتاج کرێت بەڵام لە مەنتیقەی سلەیمانیە تەماشاکەی لە سنگاوە لە کۆرمۆرە یاخود لە هەر شوێنێکی تر حەق لە نەوتیەکانی 20 بۆ 30,000 یاخود لە حەسیرە لە نزیک گەرمیان تەماشاکەی 30,000 بەرمیل نەوتی ڕۆژانە ئینتاجەکەی کەواتە کوانتیتیس ئەو بڕێ کە هەیە لەو چەڵگە نەوتیانە شەر نییە مەسەلەن یەکسان بێ مەسەلەن لە کەرکووک لە مەنتیقەی کەرکووکە حەقلی نەوتی وامانەیە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوتی تیا ئینتاجەکرێت مەسەلەن لە بەسرا حەقلی نەوتی وامانەیە ڕۆژانە زیاتر لە 250 بۆ 300,000 بەرمیل نەوتی تیا ئینتاجەکرێت کەواتە ئەو بڕە شەر نییە لە شوێنەکە یەکسان بێ و لە شوێنێکی ترا جیاواز بێ ئەو بڕە جیاوازانە طبعاً لە حەقلێکەوە بۆ حەقلێکی تر جیاوازی هەیە کەواتە بە شێوازی گشتی the minerals are found in a place where they may not be needed and used و لەگەڵ هەموو ئەمانەشە تەماشاکەی بەڕێزان ئەو نەوتانە شەر نییە لە ناوچەیەکە هەبێت پێویستی تاوایان پێبێت یاخود بەکار بهێنرێت مەسەلەن تەماشا بکەن لەم وێنەیە بەڕێزان تەماشاکە لەم قەدی شاخەیە حەقلی نەوتی هەیە تەماشا بکەن بەڕێزان ئەوە چەندین ئامێری جیاواز بە دوای هەڵکێندن و پشکنینی ئەو ناوچانەیە ئەگەڕن بۆی دەستیان بگا بە بیرە نەوتیەکان یاخود بە کێڵگە نەوتیەکان تەماشاکەی بەڕێزان یعنی مەرج نییە ئەو نەوتانە لە شوێنەکە بڵێ تاو ئەبێ بەکار بێنرێت یاخود پێویستی ئەو ناوچەیە مەسەلەن ئێستاش لە هەرێمی کوردستانە تەماشاکەی لە ناوچەی چەمچەماڵە مەنتیقەی چەمچەماڵە ئەگەر بەڕێستان شارەزابن یاخود بیست بێتان دەربارەی ئێستش بیرە نەوتی وا هەیە لە ساڵی 1932 بۆ 36
مەسەلەن بەریتانیەکان لە وەختی خۆیان مەسەلەن بیریان هەڵداوەتەوە بەڵام تا ئێستا ئیسtisماریان نەکردو یاخود ئەم نەوتیان دەستیان نەگەشتووە بەم نەوتە شیرنە یاخود دەستیان نەگەشتووە بەم کانزایە بۆ ئەوەی کە چی بکەن بۆ ئەوەی کە ئیسtisماری بکەن و بیفرۆشن کەواتە مەرج نییە لە شوێنەکە هەبێت و تەواو بتوانانی لێوی بەکاری بێنی یاخود بتوانانی ئیسtisماری بکەیت بۆچی مەزەن لە چەمچەماڵ تا ئێستا ئیسtisمار ناکرێت لەبەرەوەی خۆتان نەزانن ینی تا ئێستا ئێمە سیاسەتێکی ڕوونمان نیە لە هەرێمی کوردستانە بۆ وستا یاخود سیاسەتێکی یەکگرتومان نیە ئێمە نەمانتوانیەوە بە شێوازێکی گشتی سوود لەم سێکتەری وزەیە وەربگرین زیاتر ئەمە فاکتەرێکی سیاسی ئێمە ناچینە سەر ئەو بابە بەڵام مەسەلەی کێڵگەنەوتەکان ینی مەبەستمان ئەم خاڵەیە may not be needed and use it تەماشاکەی ینی شەر نییە بەکار بێنرێت یاخود پێویستی ئەو ناوچەیە بێت ئەشێت مەسەلەن زۆر جار وەکو لە میوێنەیە بین زۆر جار احتیمالە لە ناوچەیەکی چڕی دانیشتوانە بدۆزرێتەوە مەسەلەن ئەگەر بیرتان بێت چەند ساڵێک پێش ئێستا وتیان لە منتیقەی کەرکووک لە هەتا لە گەڕەکە کوردیەکانە لە ڕەحیماوە خەڵک بیری لێیاوە تەماشاکی گەشتووە بە نەوت و خەڵک هەتا وردە وردە خەڵک ئەو نەوتە ڕەوشیان لێ دەرەکرد مەسەلەن لە منتیقەی چەمچەماڵە خەڵک لە ماوەی ڕابردووە ویستیان بیر لێن یاخود مۆزوعێک لەو مۆزوعانە بوو بۆی دەستیان بگات بە ئاو تەماشاکەی غازی سروشتی لە ژێر زەویەکەوە دەرچوو هەتا ئاو ئاگر تێکەڵ بوو بە شێوازێکە بوو بە شوێنێکی گەشتیاری زۆرترین خەڵک سەردانێکرد کەواتە بە شێوازێکی گشتی